بەناوی خوای گەورە و میهرەبان هاوڵاتیانی ئازیزی شاری کەرکووکی حیاتەکان سڵاوتان لێبێت. وا گەیشتنە کۆتایی بانگەشەی هەڵبژاردن ئێتر کاتی بڕیاردانە و تاقیکردنەوە گەورەکەیە. ئێستا کاتی ئەوەیە خزمەتی کەرکووکەکان بکرێت، کاتی ئەوەیە کەسانێک ببنە نوێنەری ڕاستەقینەی کەرکووک کە بەرگری لە ماف و خەڵکی ئەم شارە بکەن. خەڵکی خۆراگری کەرکووک، من کوڕی ئەم شارەم، ئامانجی سەرەکیم خزمەتکردنتانە، وەڵە بنەماڵەیەکی پێشمەرگە و خاوەن شەهیدم. لەم شارە لەدایک بوومە و بڕیارشە هەر لێرەوە پێکەوە بژین و پێکەوە بمری. ڕابردوومان شایەتمانە ئێمە لە خۆشی و ناخۆشەکان پێکەوە دەبین، هەست بە ئازاری یەکە بە یەکەتان دەکەن. دەزانم کەرکووک شایانی باشترینە، بۆیە با بەیەکەوە بڕیاری لەسەر ئایندەی گەشی بدەین. جەماوەری خۆڕاگری خۆشەویستی شاری کەرکووک، دڵی کوردستان، هاوڵاتیانی تێکۆشەر، کۆڵنەدەری شاری کەرکووک لە ڕۆژی 11 ئەم کوڕە پێشمەرگەیە چاوی لە دەنگ و متمانەی ئێوەیە. دەنگەکانی ئێوە پابەندمان دەکات بە خزمەتکردنی زیاتر. من دەمەوێت ببمە نوێنەری ڕاستەقینەی ئێوە و دەمەوێت بە کردار خزمەتی ئێوە و هەموو هەوڵاتانی شارەکەم بکەم. بیرتان نەچێت 11 دەنگ بە کاندیدی ژمارە 2 لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بدەن. براتان شاوە نەجم کەرکووکی. دەنگەدەم بە ژمارە چەند؟ دەنگەدەم بە کێ؟ شاهۆ